بینران ێژانم کە ئەم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەرچاوم ئەمڕۆکە دووبارە لەگەڵتان دەبینەوە لەگەڵ میوانە بەڕێزەکان باس لە بابەتە گەرم و گوڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین باس لە شەڕی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران دەکەین و کاردانەوەکانی ئەمە لێککەوتەکانی ئەوانە لەسەر ئابووری لەسەر جیهان لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئیتیفاقەکان هاوپەیمانەکان ئیتروە لە هەمانکەدا لەسەر کوردستان مەبەستمە هەرێمی کوردستانە و لەسەر کێشەی کورد و لەسەر تورکیا لەگەڵ کەسێکی زۆر زۆر پسپۆر لەو بارەوە شارەزا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە ئانالیزی زۆر زۆر باش دەکات لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش میوانە هەمیشە یەکەم بەڕێز سدیق حەسەن شکری ڕۆژنامەوان کاک سدیق زۆر 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 بەخێر بێەوە کەیف خۆشت کردین. زۆر سپاس مەمنون سڵاو بۆ تۆ بۆ بینەرانی بەڕێزیش هەربژی کاک سدیق کاک سدیق پرۆفیسۆری ئەمریکایی جۆن مێرشایمەر وەیانیش بە زاراوە هۆڵندیەکە یۆهان مێرشایمەر ئیتر کە پرۆفیسۆرێکی زۆر زۆر بەناو دەنگە لە مەدرسە و ئێکولی ڕیالیستەکانە و پرۆفیسۆری زانکۆیە زۆر زۆر بەناو دەنگە و یەک لە پسپۆرە هەرە بەهێزەکانی پەیوەندیەکانی دەرەوەیە بە گشتی هەم هاوڵاتی ئەمریکایە لە ئەمریکا دەژی و هەم بە ئەسلی خۆی جوولەکێ بەڵام جوولەکەیەکی ئانتی زایونیە حتا ئانتی ئیسرائیلیە و ئیسرائیلیەکان زۆریان ڕکلێ دەبێتەوە زایونیەکان هیچ نەماوە پێینەکەن ڕۆژانە بڕبوختانی زۆر زۆر گەوری پێ دەکەن و ئەم کەسە هەتاوەکو ئێستا چی لەسەر سیاسەتی ئێران لە دەرەوە گوتبێ ڕاست دەرچووە لەسەر ئۆکرانیا لەسەر چاینا و ئێستاکەش لەسەر ئێران لە دوا دیداریدا دوێنێ لە تەلەڤیزیۆندا پاشان بابەتەکە وێنەکەی دەخەمە سەر شاشەکە بە ئاشکرا ئەڵێ دۆناڵد ترامپ لەبێ چارەیدایە و ئێران لە جەنگەکەدا باڵادەستە ئێران ئەتوانێت شەڕا بگرێ ڕەحمی خۆی پێ بکە خێری پێ بکە ئەتوانێت شەڕەکەش ڕانەگرێ لەمە زیاتر ئێران شتێک کە لە دەست بدا نەماوە ئەوەی هەتاوە کوێستە لە دەستی داوە بەڵام لەمە دووە ئێران ئەتوانێت زۆر شت لە دەست ئەمریکا و ئیسرائیل بدا ئەتۆش جەنابیشت پێشتر بەردەوام ئەم جۆرە شڕۆڤانت کردبوو لێرە و کەسانێکی زۆر کاردانەوەیان نیشدا بوو و دەیانگوت ئێمە لە میحوەری مقاومەدا قسە دەکەین بەڵام ئێستاکە مێرشایمەرێکی وەها گەورە ئەم جۆرە قسانە دەکا ئەڵێ ئەمریکا دۆڕاندی ئەمریکا یان دەبێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆڵ بکە یان دەبێت شەڕ بکە کە شەڕیش بکە ئیتر دەبێت بە تەنیا کارەکەی ئەوێ تەرمەکانی بژمێرێ پارەکانی بژمێرێ ئەمریکا چی بەسەرهات ئەو ئەمریکای گەورە ئەو ئیسرائیلە گەورە کە هەژمونیان لەسەر هەموو جیهان هەیە بۆ کەوتنە ناو ئەو هەڵەیە ئایا بۆچوونەکانی مێرشایمەر زێدەڕۆیە یان ڕاستیەکی تێدایە فەرموو من پێم وایە ئەمریکا حسابی زۆر هاوکێشەی نەکردبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و حسابی ئیستراتیجی ئێرانیشی نەکردبوو حسابی ئیستراتیجی میحوەری مقاومەش نەکردبوو لە ناو کەوانەدا ڕێمە کوندێک برادران بەوە ناڕازینە ئێستاش ئەمریکا کەوتۆتە زۆڵقاوێکەوە بۆ نمونە هەمومان پێمان وابوو یانی بەخۆشم خەڵکێکی وابوو کە ئەمریکا و ئیسرائیل دوو هێزی کە دەست لێ نەدەرن کەس ناتوانێت دەستیان بۆ بووە ئەو دەستەی بۆ بڕوە ئەو دەستە ئەشکێ ئەسووتێ بەڵام لەو شەڕەدا دەرکەوت کە ئێمە هەمومان هەڵە بوون ئەمریکاش هەڵە بووە و ئیسرائیلیش هەڵە بووە مەس جارێکتریش وتمەری ساڵێمەوە یعنی ئەمریکا بەو هەموو دەستگا گەورانەوە نەیتوانیوە ئەوەی ئێمە شڕۆڤە ئەکەین ئانالیز بکەن یاخۆت ئیسرائیل بەلێ ئەتوانن بەڵام
هەندێک لایەن لە ئەمریکا و بە تایبەتی لە ئیسرائیل حکوومەتی ئیسرائیل پێویستیان بە شەڕێکی وەها بوو. ئەمریکا ئیتر ئەمە چ دەستێکە بەڕاستی پێویستی بە لێکۆڵینەوە هەیە. بەڕای من یەک ئەوەن شتەکانن، ئەوەنج لیستەکان ئەکریان دەکڕونی پێوە ئاڤرەنجان لیستەکان چین؟ ئەوانە گروپێکی تایبەتن ینی لایەنێکن لە ناو خریستیانەکاندا پێیان وایە کە ئەوان مژدەبەرن بۆ مرۆڤایەتی، ئەوان ئیتر لە جیاتی پەیغەمبەرەکان ئەوان پەیامی ئیلاهی دەگەینن، خوداوەندی دەگەێنن و ئەوانە پەیوەندی زۆر زۆر بەهێزشیان لەگەڵ یەهودیەکان هەیە و حتا ئەنجومەنێکی هاوبەشی کریسیان یەهودیان پێکهێناوە و ئەوەی کە لە پشت نەتەنیاهۆشە بۆ جێبەجێکردنی بەڵێن ئەرزی بەڵێن ینی زەوی بەڵێن پێدراو کە ئەرض مەوعود پێڵێن کە لە تەوراتدا هەیە خوددا بە حەزرەتی موسای وتووە نەتەنیاهۆ ئەمە پێک بێنێ و حتا ترامپیش ئەمە پێک بێنێ. بۆی لەلای ئەوانەوە ترامپ ئێستاکە بە کەسێکی پیرۆزمەندە مقدس هەژمار دەکرێت. وایە ئەوە دوو پرۆفیسۆری زۆر زۆر بەناوبانگی ئەمریکایی هەنا، باربارا توکمان و ڕێجینە شەریف، ئەوانیش باسییان لەوە کردووە کە ئاڵێن ئەڤرەنجەن لیستەکان بەرهەمێکی ئەوروپاین، بەرهەمی جوولەکەنین و هیچ کارێکیان لە بەرژەوەندی جوولەکان نەکردووە. ئەڵێ کاتی خۆی کریسیانەکان خوێندنەوەی دەقی ئینجیل یعنی پرۆتێستانەکان بە تایبەتی بە پێچەوانەی کاتۆلیکەکان خەتێکی زۆریان لەسەر خوێندنەوەی وشە بە وشەی پەیمانی کۆنی تەورات دەرکردووە کە باس لە خاکی بەڵێن پێدراو دەکات. پێشبینیەکە و بەشێکی زۆر لە پرۆتێستانە توندڕەوەکانی ئەوروپا پێیان وابوو مەسیح ناگەڕێتەوە مەگەر دوای ئەوەی جوولەکەکان بگەڕێنەوە بۆ فەڵستین و پێیان وایە بەریتانیا دەیویست لەو ناوچەیەدا پێگەیەکی هەبێت بۆ پاراستنی ڕێگەی هیندستان، بۆیە پشگیری لە پرۆژەیەکی وەها کرد و ئەو دوو پرۆفیسۆرە باس لەوە دەکەن کە ئەڤرەنجیانلیزم بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی جوولەکەدا نیە، بەڵکو جۆرە ئاینێکە لە ژێرناوی جوولەکە دژ بە جوئیزمە و ئەوە وای کردووە هیچ جوولەکەیەک ئەمڕۆکە لەسەر ئەو زەویە نەتوانێت بە ئاشکرا بگەڕێ ڕەفیقێکی مسلمانی هەبێ بچێتە گەڕەکێکی مسلمانەکان لە هەموو جێگایەک دژمنێکی لە بۆ دروست بووە و لی دەکوژن و ئەمە سەروەت و سامان و کولتور و داهێنانی جوولەکەکانی ڕەزیل و ڕیسوا کردووە. بەێ من بەو شێوەیە بیرەکەمەوە، ینی من پێم وایە لە پشت ئەم شەڕە ئەمە هەیە ئەوە لەگەڵ ئەمەدا جارێک تش باشم کردووە کە درێژبوونەوەی ئەمە ئابراهامە ڕێککەوتنی ئابراهامە لە نێوان سونە و جیهانی یەهودی، ئەمە درێژبوونەوەی ئەم شەڕەیە. بەڵام ئەگەر درێژبوونەوەی ئەم هەنگاوانەیە دەیانەوێت کە ئەم شەڕە بکەن بە شەڕێکی پیرۆس ینی مقدس، شەڕێکە کە لە پێناوی جێبەجێکردنی ئاەتەکانی خوددا بۆ حەزرەتی موسا، ئەنێ شەڕەکە لە پێناوی ئەمەدایە. لانی کەم ئیسرائیل ئەمە بەو شێوەیە باز دەکا، زۆربەی زۆری مفەکرە جوولەکەکان دژی ئەوان کاک سدیق مفەکر یعنی لەناو ئەو ئیسرائیلە من مفەکرێکی بەڕاستی سادقم نبینی لە بۆ جوولەکە بە ئاشکرا دەڵێم من ئەکادیمیسیێنشی سادق لە بۆ جوولەکەش نبینم، بەڵام لە ئەمریکا ئەو هەموو جوولەکە پرۆفیسۆرە مفەکرەمان هەیە هەر هەمووی ناکۆکە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل لێرەدا چ نهێنیەکەیە. ئەمە مەسلەیەکی ترێ بەڕاستی، یعنی ئەو مفەکرە یەهودیانە ئێمە لێرە باسی یەهودی ناکەین. دەزانم بەڵام بۆ ئەمانە ناکۆکن لەگەڵ کە ئەمانە یەهودین ناکۆکن لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ زایۆنیزم، چونکە ئەمانە بە شێوەیەکی سەردەمیانە بیرەکەنەوە، شێوەیەکی سەردەمیانە بیرەکەن بە شێوەی یاسای نێودەوڵەتی بیرەکەنەوە، بە شێوەی
لەژێر کاریگەری پەیماننامەکانی مافی مرۆڤی دنیا و ئەوروپا بیرەکەنەوە ئەوانە ئیتر ئەوەی کە ئێستا کە ترامپ و نەتەنیاهۆەکەن هیچ قیەمێکی هیچ بەهایەکی نێو دەوڵەتی و مرۆڤایەتی نییە نەڕێز بۆ ناتۆ ئەگرن حتا خۆیان کە سەرپەرشتی ناتۆە کە بە تایبەتی ئەمریکا نەڕێژ لە ناتۆ ئەگرێ نەگرنگی بە ناتۆ ئەدا نەڕێژ لە یەکەتی نەتەوە یەکگرتوەکان ئەکرێ نەڕێژ لە یاساکانی نێودەوڵەتی ئەگرێ و حتا ڕێز لە بیرە بۆچۆنەکانی نێو حکوومەتی خۆشی ناگرێت یەکێک لە چەندین کەس لە بەرپرسە گرنگەکانی ترامپ بە تایبەتی ئەوەی کە لە بەرپرسی ناوم لە بیر نییە بەرپرسی دەستگای دژی ترۆری ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا و دەست لە کارکێشەیەوە بۆچی دەست لە کارکێشەوە چکەوتی ئەو راپۆرانەی لەسەر ئێرانە دەرێت بە هەبوونی ئەتۆم ڕاست نییە درۆیە ئەمریکا ترامپ بۆ ئەم شەڕە ئەوە بوو بەڵێ جێگیری مدیری ئاسایش بوو دەستی لە کارکێشایەوە و کەسێکی زۆر لە ئەنگری ترامپ بوو دەیگوت ئەمن ترامپ مێناوەتە سەردەسەڵات من دەنگم پێداوە من دەنگم بۆ کۆکردوتەوە من چونکە خێزانەکەم لە سووریا لە جەنگ شەهید بووە و ئەڵێتن من دەنگم بە ترامپدا بۆ ئەوەی جەنگ ڕابگرێ ئێستا کە ترامپ دەستی بە شەڕێک کردووە کە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی ئەمریکاوە نییە و ئەمریکا لە سای ئەو شەڕە ئیفلاس دەکا ئەڵێ من ناوێ بمە بەشێک لەوە ئێستا کە بەڵام تەماشا دەکەین مێدیای ئیسرائیلی مێدیای عەرەبی مێدیای سونی بە پێچەوانە وەکو بڵێ کە ئەمریکا ئێران بەردەوام هەڕەشە بووە بۆ سەر ئەوانە من دوێنێ بەرنمەیەکم لەسەر پرۆفیسۆرێکی دیکە کرد لە ڕاستیدا ئابووری زانە ساکس کە ساکس ئەڵێتن ئێران ڕاستە تووشی تونڕەوی بووە ڕاستە وڵاتانی دراوسێ ناڕازی دەکا بەڵێ ئەڵێ بەڵام کێشەکە کێشەی ئێران نیە کێشەکە کێشەی ئیسرائیل و ئەمریکایە ئیسرائیل و ئەمریکا ئەگەر بەردەوام قەرەقۆڵ و پایگال لە دەوروبەری ئێران دروست بکەن ئەگەر بەردەوام دەستی لە بۆ ببن پەیوەندی دیبلۆماسی لەسەر ببڕن ئابلۆقەی لەسەردا بنێن ئەتۆ چاوەڕێ دەکەی ئێرانێکی چۆن دروست ببێ ئەویش باس لەوە دەکا فەرموو ئەوەی ترکە من ویستم ئاماژەی پێ بکەمەوەی کە کاریگەری لەسەر ئەم شەڕە هەیە بێگومان بازرگانانی چەکن یعنی دەزانین چونکە لە ئەمریکادا سەرمایەیەکی ڕێژەکەی ناتوانم بڵێم بەڵام لە دەرەجەی یەکەم سەرمایە گوزاری ئەمریکا یاخود بەرهێنانی ئەمریکا لە بەرهەمێنانی چەکە بە تایبەتی F-35 و هەروەها چەکەکانی تر ئەمریکا و ئیسرائیل وایان دانابوو کە ئیتر بەو چەکە پێشکەوتووە ئەتوانن ئیران تەسلیم بگرن حسابی ئەوەیان کردبوو زۆر جارش ئەوان زۆر نیقاش لەسەرکەوە تقریبا ئیدی ئەو نیقاشە بێ سواو دەبێت چونکە زۆر نیقاشە سەرکرایە ئەمان لەمە سەر نەکەوتن ئەساس سەرنەکەوتنی ئەمریکا لێرەدا شکستی کۆمپانیاکانی چەکی ئەمریکایە یعنی تەنیا سیاسەتی ئەمریکا شکستی نەخواردووە F-35 سەر نەکەوتووە ئەچێ بۆمبارانەکە بەڵام ئەمە هونەر نییە بۆ F-35 بۆچی چونکە لە بەرامبەر F-35 S-400 و 500 رووسی نییە ئەگەر لە ئێران S-400 و S-500 رووسی هەبا و چێکی تری بەرگری ئاسمانی چینی هەبا ئەپرسم F-35 بەکوێ ئەگەیشت ئێران بەو بێتوانەی خۆی بەرگری ئاسمانی F-35 بینیوە و پێکاندووە کەوتووە نەکەوتووە سایقەکەی فڕۆکەوانەکەی مردووە نەمردەوە مەسلەیەکی تر نییە بەڵام بینیوە و لێیداوە بەو بێ ئیمکانەی خۆیەوە ئەمە لایەنێکی ترە یعنی ئەمە ئیتر وەکو تر جارێک ترش باسمان کردووە بە ملیارەهان دۆلار ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا لە گومبەتی ئاسنینیدا دروست کردووە زانیاری هەیەکە لە ماوەی 5 ڕۆژدا ئەمریکا وڵاتانی کەندا و 800 موشکی پاتریۆتی بەکارهێنەوە کە هەر یەک لەوە قیمەتی بەشێکیان 200
2 میلیۆن دۆلارە، ئەوەی تر 4 میلیۆن دۆلارە. ساڵە تەواوی ساڵانە ئەمریکا بەپێی ئەو راپۆرتە تەواوی ئەمریکا ساڵانە 750 موشێکی پاتریۆت بەرهەم دێنێ لە 5 ڕۆژدا ئەمریکا و کەندا و ینی ڕێژەی بەرهەمهێنانی 1 ساڵی پاتریۆتی خەرج کردووە، سەرف کردووە. خۆیان پاراستووە؟ ئیسرائیلیان پاراستووە؟ نەخێر. موشکەکانی ئێران هەموو وەخت لە وڵاتانی کەندا و وە لە ئیسرائیل ئەتوانن بتەقنەوە. کەواتە ئەمە تەنیا شکستی سیاسی نییە، شکستی تەکنۆلۆژی شەڕیشی لەگەڵدا هەیە. دوێنێ بەخۆ دانیان پێدانا ئەمریکا پێشتر ترامپ دەیگوت بە تەنیا لە 100 ماوە موشەکەکانیان، بەڵام دوێنێ درۆیەکی گەورەتریان کرد، گوتیان لە چواری یەکمان لەناو بردووە، یعنی هەتا وەکو ئێستا لە چواری 3 ماوە، لە چواری 3 ئەمریکا بەخۆ دانی پێدانە دوێنێ کە هێشتا موشکی ماوە. بەێ یعنی ئێستا ئاستی شەڕەکە کاکیوای بەڕێز گەشتۆتە ئەو قۆناغا بە قناعەتی بەڕای من. ئیتر ئەو شوێنانەی کە ئەمریکا و ئیسرائیل بیانەوێت لە ئێران لێ بدەن لێیانداوە، یعنی تەختیان کردووە، بەس ماوەتەوە دامەزراوەکانی نەفت ماوەتەوە، پترۆل ماوەتەوە. ئەویش سیاسەتی ترامپە بۆ ئەوەی کە نرخی پترۆل لەوە زیاتر بەرز نەبێتەوە، تا ئێستا بڕیاری لێدانی نەداوە، ئەوەش تا 6 مانگی 4 یەک لای ئەکاتەوە. ئەگەر تا 6 بەڵێ باش ئەوە یەکلایی دەکاتەوە، بەڵام ئەوڕۆکە حوسەکان ئەڵێن ئێمە دەستمان بە شەڕ کرد، ئێمە کەوتین ناو شەڕەکە. یعنی لە کەنداوی هورموز لە 125 نەوتی جیهان دەڕوا وانە باشە لە 12 و حتا 7شی لە بابل مەندەل دەڕوا. حوسیەکان و ئێران بەیەکەوە لەگەڵ حیزبوڵڵا ئەتوانن ئەمجارە هەرسێکیان بەیەکەوە بابل مەندل بە تەواوەتی بگرن، کەواتە نزیکەی لە 150 وزەی جیهان ئیتر پەک دەخرێ، بە تەنیا وزەی نەوتیش نییە، چونکە لە بابل مەندەل بە خۆت دەزانێت لە 125 کاڵاکانی دیکەش دەڕۆن دەبۆ جیهاندا. خۆراک هەیە، خۆراک هەیە. ئەو شوێنەی کە من لی کاری دەکەم هەموو مادەکان لە ڕێگەی بابل مەندەوە دێن، کە کاتی خۆی کە بابل مەندل حوسەکان گرتیان ئیتر ئێمە کارمان ڕاوەستا، ئێمە لە ماڵەوە دانیشتین، حکوومەت پارەی پێداین گوتی بڕۆ لە ماڵەوە دانیشن. ئەمەیان یەک. دوو، قەتەڕی هاوپەیمانی گەورەی ئەمریکا و گەورەترین بارەگای سنتکۆم ئێستاکەش لەوەیە، ئەوە خەریکە لە ناو هاوپەیمانی ئەمریکا دێتە دەرەوە، دەبێتە هاوپەیمانی ئێران هاتوتە دەرەوە، هاتوتە دەرەوە بەگاری داوە ئیتر لە ژێرەوە مێدیاکانی تورکیا و مێدیاکانی ئیمارات ئەڵێن قەتەر خیانەتی لێکردین هەڵگەڕایەوە. بەڕاستیانی سەیرە بەرەو چۆ دەچێت کاک سەدیق؟ من دەبێت بەڕاستی ئەوە ماژەی پێ بکەم، یعنی ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بیانەوێت لە ئێران کردیان لە ڕووی سەربازیەوە، یعنی تەکنۆلۆژی سەربازیەوە، ڕابەریان کوشت، سوپا سالاریان کوشت، بەرپرسی سوپای پاسەرانیان کوشت، لارەجانیان کوشت، ئیتر بڵێم چی تەواوی دام و دەستگاکانی تریان تێکدا شکاند، بەڵام ئێران تا ئێستاکە مقاومەتەکە خۆڕاگریەکە بەرخوادا. یعنی ئەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە بەرامبەر ئەو خۆڕاگریەی ئێران ئەمریکا و ئیسرائیل نەیانتوانیوە خۆ بپارێزن. من 4 جار وتمە و دوێنێ شەویش لە بەرنامەیەک گوتم، ئێستاش ئەڵێمەوە ئەمریکا و ئیسرائیل نەیانتوانیوە خۆ بپارێزن چۆن خەڵکی تر بپارێزن، یعنی تر گەشتە ئەو ئاستە. کەواتە ئەگەر ئێران ڕۆژێ تەنیا 2 موشەکیش لە تەعبی بوو لە شارەکانی تری ئیسرائیل بدا، کەواتەوە شەڕ بەردەوامە، ئیتر ڕێژە زۆر گرنگ نییە، 2 موشک داوای 100 موشک داوای 1000 موشک داوای. یعنی ئێستا کە گەمیەکانی ئەمریکا ناچارن لە ساحەی شەڕ دوور کاگەمیەکانی شەڕی ئەمریکا لەکوێن دوور کەوتونێتەوە، کەس نازانێت چییە. ئەوەی تریش گەمی جۆرج بۆش لە ڕێگایە دێشتا ناتوو. چی لە پێش ئەمریکا ماوەتەوە؟ لە پێش ئەمریکا ماوەتەوە کە ئیتر ئەبێ دەست بۆ شەڕی زەوی بووە، دەست بۆ شەڕی زەوی بووە
ئێمە سەربازیشمان کردووەوە شارەزای یعنی لەمەدا جەنابیشت کردوتە شتێکی بشارینەوە نییە لە سەربازیدا تۆ چەند ئەو لە دوژمن بدەیت لە دوژمنی خۆت بدەیت ئەگەر تۆ بۆ خۆت نەچی لەوێن دەرێ سەربازی تۆ نەبێتەوە سەر نەکەوتووی ئەگەر بە هەزاران کەسیش بکوژی سەر نەکەوتووی ئەگەر ئەوڵاتە تەختیش بکەیت قوەتی تۆ هێزی تۆ ئێ زەوی نەچێ ئاڵای تۆ لەوێ هەڵەدا تۆ سەر نەکەوتووی من پێم وایە دووشت لە بەردەمام سێتش لە بەردەم ئەمریکا ماوەتەوە یەک هێزی زەوی بەکاربێنێ کە ئەمەش لەکوێ بەکاردێنێت دوو جەزیرە هەیە دوو دوورگە هەیە دوورگەی خارکە خارک ئەوەی تریش دوورگەی قەشم دوورگەی قەشم لە هورمزە لە تایگەی هورمزە ئەوەی تریش لەسەر نزیکی حدودی ئێرانە کە خاکی ئێرانە و گەورەترین ناوەندی پترۆلی ئێرانی لێیە لەکوێ دابەزێت تا ئێستاکە پسپۆرەکانی سەربازی نیقاش کە لەکوێ دابەزینێ لە ڕێی ئاسمانەوە بەشێکیان ئەڵێ لە خارک دابەزێنێ و بەشێکیشیان پێیانلانی کەمیش پێیان وایە کە لە دوورگەی قشم ببورن قشم دادەبەزێنێ منش پێم وایە لە دوورگەی قشم دادەبەزێنێ بۆچی چونکە لەوێ دەر تەنگەی هورموز هەیە ینی ئەگەر ئەمریکا بتوانێت تەنگەی هورموز کۆنتڕۆل بکە ئەتوانێت زۆر کێشە بۆ ئێران دروست بکە بەڵام ئێران لە بەرامبەرەوەدا حازر چی ئامادەکاری کردووە ئێران ئەگەر ئەمە ڕوو بدا ئیتر دەریا کەنداوی فارس کە ئەوان پێڵێن کەنداوی فارس هەندێک پێڵێن کەنداوی عەرەب کەنداو ئاوی کەنداو بە تەواوی مین ڕێژەکە و تەواوی گەمیەکانی لەو هەرێمە لە کەنداو بجوڵێن بمبار لێدا بە موشک لێدا ئەوەی ڕۆژێت ئەمڕۆکە خەبەرەکە بوو لە کەشتیەکی داوەکە کەشتیەکە هۆشداریەکانی ئێرانیەکانیان جێبەجێ نەکردو لێیاندایە کەشتی پترۆل نەبووە کەواتە ئەمە ئاماژەیەکە ئیران ئەڵێ من حکم دەکەم لە هورمز و لە کەنداو من حکم دەکەم کەیسر حکم ناکە وڵاتانی عەرەب ناتوانن کەنداو بپارێزنەوە ئاشکراوە کەواتە چ ماوەتەوە بۆ ئێران یەک ئەوە ماوەتەوە کە فڕۆکەی B-52 بەکاربێنێ فڕۆکەی B-52 ئیتر ئەمە لە بەرامبەر هێزی سەربازی ئێران بەکارهێنانی ئەم فڕۆکەیە زێدە کاریگار نییە یعنی ئەم فڕۆکەیە بۆ وێرانکردنی شارەکانە شار نشینە شوێنی نیشتە جێبوونە ئەتوانێت بە هەزاران ئینسان بە یەک هەڵمەتی بۆمبارانکردە لە بین ببە ئەمە ئەکان ناکان نازان بەڵام چکە ئێران ئیتر سیستەمی سەربازی خۆی دابەش کردووە یعنی ئیتر هێزی سەربازی ئێران بۆ ئەمریکا ئەوەندە لوقمێکی ئاسان نییە کە بچێت بە فڕۆکەی B-52 لێ بدا هزاران سەربازی ئێران بکوژێ نەخێر بەڵاو بووە هێزەکەی بەڵاو بووە لێش بدا لەوانەیە 100 کەس بکوژێت 200 کەس بکوژێت ئەمەش کاریگەری لەسەر پرۆسەی سەربازی شەڕەکە نابێت ئەوەی تر ماوەتەوە چ کە خاڵێکی زۆر هەموو کەس لێ ئەترسێ بەکارهێنانی بۆمبەی ئەتۆمە بەکاردێنێ بەکارنەرەوە نازانم بەڵام من پێم وایە ئیسرائیل هیچ چارەی لەبەر دەست نەمایە بێزگە لە بەکارهێنانی چەکی ئەتۆم ئەگەر بێت و چەکی ئەتۆم بەکاربێنێ ئیتر ئەم سەرزەمینە بۆ کەس نابێت هێفاکتەرەکانی تریش هەن لەو نێوەدا ئەبێ ئێمە باس لەوە بکەین ئێران ئەتوانێت چێ بکە ئێران هۆشداری داواتە ئیسرائیل ماوەیەک پێشێستاکە چە ڕۆژ پێشێستاکە بە ڕۆکێتێکی هیپەرسۆنیک لە نزیک ناوەندی ئەتۆمی ئیسرائیلیدایە دەڵێ ئەگە تۆ بمبەی ئۆتۆم لە لێ بەکاربێت من لە لیمۆنا ئەتۆمی تۆ بەتەوە ئەتەقێنمەوە لە لیمۆنای ناوەدا ئۆتۆمە بدە تەواو یانی ئیسرائیل کۆتای ناڵێم کۆتایی دیتر ئیسرائیل پشت ڕاست ناکاتەوە کەواتە ئەم شەڕە لە بمبەستایە یعنی تەواوی سیاست مەدارەکان و ئانالیستە گەرچەکچی ڕاستبینەکان من پێم وایە ئەم حقیقەتە لێک ئەدەنەوە چییە مەسەلە ئەوە نییە کە ئێمە دیفاع لە ئێرانەکەن یا لە ئیسرائیلەکەن ئەمە دیفاع لە کەس ناکەم ئەمە کە بەو شێوەیە بیر بکاتەوە من پێم وایە ئەوانە لە سیاست دوورن لە سیاست دوورن و لە ئانالیزیش تێناگەن بۆیە بەو شێوەیە بیرەکەنەوە من بڵێم ئێران خراپە بە من خراپ نابێ من بڵێم چاکشە بە من چاک نابێ بڵێم ئەمریکا سەر دەکەوێت بە من سەر ناکەوێ من بڵێم سەریش ناکەوێ بە من شکست نایێنێ ئەمە تحلیلی واقعەکە ئەکەین کاکیوە من بۆیە پێم وایە ئێستا کە شەڕ لە ئەم شەڕە لە بومبەستایە
شەڕەکە لە بنبەستە بەڵام لەگەڵ ئەمەش ئاماژە دەمێ ئاماژەی پێ بکەم کە دیالۆگێکی زۆر چڕیش بەڕێوەیە چونکە ئەنجامەکان بە قازانجی کەس تەواو نابێ من یەک نمونە دێنمەوە ئەگەر ئیجازە بفەرمووی فەرموو ڤێتناممان لەبیرە هەمومان ئەوانەی کە شۆڕژگێر و چەپ بوون و کۆمونیست بوون و سۆسیالیزم بوون لەسەر ڤێتنام خوێندویانە ڤێتنام ئەمریکا پشتی ئەمریکای شکاند ئەمریکای ڕاتەقاند لە ڤێتنام ڤێتنام ئەمە قوتی خۆی کرد نەخێر لەگەڵ ئەوەی کە رووسیا و چین نەیاری یەکتر بوون پێکەوە یارمەتی ڤێتنامیاندا چین و رووسیا ئەمریکایان لە ڤێتنام ڕاتەقاند باشە ئێران بەو 40 ساڵە ئیران لەژێر ئابلوقەی ئابووریدا ئێران بە قوتی خۆی گەشتەوەی کە ئێستا باس لەوە دەکەن کە موشکەکانی ئێران ماک 16 ماک 16 کە لە سعاتێدا زیاتر لە 15,000 کیلومتر ئەڕوا سرعەتی یعنی خێرایی بردەکەینە خێرایی مەوداکەینە لەکەی هینایە ئێران ئەو چەکە لەکوێ هینایە ئەگەر رووسیا ئەگەر چین ئەم هاوکاریە تەکنۆلۆژیای بۆ ئێران نەکە زەحمەتە ئێران بتوانێت ئەمە بکە بتوانێت بکاتەوە ئەو تەکنۆلۆژیە پێشکەوتووە یعنی ئەو موشکێکی ئێستا کە ئێران بەکاردێنێ تەکنۆلۆژی هەرە پێشکەوتووی ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەری بێچارە ماوەتەوە ێکەواتە بێ ئەو فاکتەرانە بدەنێ بەرچاو دوێنێ سەرچاوەیەک لە کریملینگ ڕایگەیان کە پوتین لەگەڵ بازرگانان قسەی کردووە وتوێتی ئەمریکا هێرشی ناوخۆیی دەکا هێرش دەکاتە ناو ئێران هێرشی پیادەیی دەکا بۆ سەر هورموز دەچێتە ناو سنووری ئێران وە دوای ئەوە بە 3 حوتو شەڕەکە ڕادەوەستێ بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسەتی رووسی گوتیان ئەمە کەمینێکە پوتین لە بۆ ترامپیدا دەنێتەوە بە ترامپ دەڵێ بڕۆ ژوورەوە 3-4 هەفتە بڕۆ ژوورەوە و دوای ئەوە ئیتر ئێران تەسلیم دەبێت یعنی من پێم وایە نەک ئێران نەک ناتوانێت بچێتە ناو خاکی ئێران چکە خاکی ئێران خاکێکی شاخاوی سەختە چیاکانی زاگرۆس لە پێش ئێرانن زاگرۆش هەر ئەوەندە نییە ئێمە بینی قەندیل و خاکوورکە ئەچێ تا سەر دەریا ئەچێ درێژ ئەبێتەوە بۆ ناو ئێران تا شاخەکانی ئەلبرز و نازانم کوێ یعنی ئێران وڵاتێکی شاخاویە ئێران 1,640,000 کیلومتری چارگۆشەیە عێراق چەندە عێراق چاریەکی ئیرانە ناشبێت کورد لەگەڵ ئەمریکا بوو شیعە لەگەڵ ئەمریکا بوو یعنی نێزیکی 180 خەڵکی ئێران لەگەڵ ئەمریکا بوو لە عێراق اینجا توانی سەدام بڕوخێت اینجا سوپای ئێران ببوون سوپای ئەمریکا توانی بێتە عێراق باس لە هەبوونی 50,000 سەربازەکەن باشە ئەو خاکە ئەمە جاران بکەین 50 جارانی 4 ئەبێ ئەمریکا لانی کەم بە 200,000 سەربازەوە داخلی نێوخاکی ئێران بێ داخلی نێوخاکی ئێران بوو پشتیوانی ئەمریکا لەکوێ پشتیوانی ئەم هێزە سەربازیە لەکوێ دێ ڕێگای زەوی نییە لە عێراقەوە بۆی ناڕوە لە ئەفغانستان جێی گومانە عەرەبستانی سعودی و ئەوانە ناتوانن تورکیا ناتوانێت پاکستانیش نایهەوێ نێوبژیوان کارە بەڵێ پاکستانیش نایهەوێ نێوبژیوان کارە ئەسڵان پاکستان نایەوێ جگەلەوە ئەگەر ئەوانە بتوانن بێنە ناوخاچی ئێران ئێرانیش ئەتوانی بچێتە ناوخاچیەوان لە 170 بەحرێن شیعەیە لە 120 کوێت شیعەیە لە 115 سعودیە شیعەیە لە 120 پاکستان شیعەیە و لە 110 ئەفغانستان شیعەیە لە عراقیش لە 165 و ئەزەربایجانیش شیعە زۆرە کاتی خۆی عەلیۆف هەر بە زۆر پێڕادەگەیشت مەلای شیعە ئیعدام بکە لە بەرەوەی نزیکی ئێران بوون یعنی ئەمەشیان هەیە لە تورکیاشدا ئێمە عەلەویمان هەیە لایەنی ئێرانی لە تورکیاشدا زۆر لاواز نییە بۆچی کوردیشمان هەیە لە تورکیا
لە تورکیا لە کوردیشمان هەیە لە عراقیژە کوردی لە ئەنگری ئێرەرمان هەیە بەڵێ من پێم وایە ینی تر ئەم شەڕە ئەمریکا ناتەن ینی ئەگەر حقەتەن وایە ینی بەڕاستی ئەگەر ئەمریکا بە هێزی سەربازی بکەوێتە ناو خاکی ئێران لێ دەرچوونی نییە و ترامپیش ئەکەوێ و ئەمریکاش پاشە ئەمە زۆر خەتەرە ینی کاکیوە ئەمە من بە خەتەرە بینم ئەگەری ئەوە هەیە کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواویش کەس بخۆ ینی ئەگەر ئەمریکا هیچ چارە نیە دەبێت شکستی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قبول بکە بچێتە دەرەوە یان دەبێت شەڕێکی گەورە بکە یعنی ئەڵێ ڕێگای گەڕانەوەش نییە چونکە غەڵەتی کردووە و ناتوانێت چارەسەری بکە بەڵام پێم وایە ینی لە ئەمریکادا دەستگاکانی دەوڵەت عقلی تەندروست لەسەر حکومە ینی ئەمریکا قوربانی ترامپ ناکەن من پێم وایە ئیسرائیلیەکانیش ئیسرائیل قوربانی نەتەنیا هۆن ناکەن ئەمە سەرکێشیەکە کردویانە یعنی دەسەڵات دارن ئەتوانن بکەن بەڵام ئەگەر ئیشەکە گەشتە جیەکی مەترسیدار بۆ سەر تەواوی ئەمریکا ئەمە ڕاگیرێت ینی ئەمان پێڵن تەواو بەسە تا ئێرەیە بۆیە ترامپ ئومێدی زۆرە کە لەگەڵ ئێران بگاتە ڕێککەوتن بەڵام ئێران ڕازی نییە ئێران مەرجەکانی خۆی هەن نەک ڕەت دەکاتەوە ڕێککەوتن بەڵام مەرجەکانی خۆن سێر مەوجی سێ مەرجی خستە پێش من پێم دەمەوێت ئاماژە بەوە بکەمەوەی کە جەنابەت پێشتر باست کرد مەسلەی کەوتنە حرەکەتی یان کەوتنە جوڵەی هێزی سوسی لە یەمەن ینی پیسکۆلۆژی شەڕ یان بڵێ سایکۆلۆژی شەڕ ببورن سایکۆلۆژی شەڕ باری دەرونی شەڕ لە ساڵحی ئەمریکا و ئیسرائیل نییە لە منتەقەدا ئێستا لەلایەک حوسیەکان تا ئێستاکە تەنگەی بابلمەندیان نەگرتووە بەڵام ئەتوانن بگرن بە موشکی بالستێکی لە ئیسرائیل دەدەن یعنی گومبەتی ئاسنینی ئیسرائیل تێپەڕ دەکەن حزب الله هەروە کەوتوتە جوولە لێدا پێم وایە ئەمانە کاریگەری زۆر خێرایان دەبێت هەم بە تایبەتی لەسەر بازاری پترۆل و یەک قیاسیش هەیە ینی لە مەدای منم پێوەرێک هەیە ینی گرانبوونی پترۆل تەنیا کاریگەری لەسەر تەکنۆلۆژیا و تاو لەسەر هەموو ژیان دەکە بەتایبەتی لە ئەوروپا لە ئەمریکاش حتا لە وڵاتانی ئاسیا هەندێک لە وڵاتانی ئاسیا ئەڵێن ئێمە دوو مانگ ئەوەمان وایە ئیتر دەبێت سیارەکانشمان بوەستێنین نەک کارگە ئەبێ سیارەکانشمان بوەستێنین ئەگەر خلالی ئەو دووما لە ماوەی ئەو دوو مانگەدا مەسلەی پترۆل چارەسەر نەکرێت من ئەوڕۆ ئۆتۆمبیلەکەم بنزینم تێکرد 100 یورۆمدا کە پێشتر 60 ئیرۆمەدا یعنی لە 140 بنزین هاتوتە سەری لە 135 گازی ماڵان گران بووە لە ئەوروپا ئەکەواتە ئەم 140 تەنیا بنزینی سیارەی تۆ نییە خۆراکیشە جلوبەرگیشە کارەباشە تەندروستیشە هەر هەموو یەگرێتەوە یعنی ئەمە لایەنێکە لایەنێکی تر هێزی دۆلار چییە لە دنیادا هێزی دۆلار ئەرزانبوونی پترۆڵە ئەگەر پترۆل ئەرزان بوو دۆلار بە قووەتە ئەگەر پترۆل گران بوو دۆلار بێ قیمەت دەبێت ئەتۆ ئەگەر بەرمیلێکی نەفت پترۆلی خام بگاتە 200 دۆلار کەواتە پارەی ئەمریکا دۆلاری ئەمریکا 150 قیمەتی خۆی لە دەستدایە ئەمە کاریگەری لەسەر بازاری ئەمریکا دەکات هەندێک سەرچاوەکان باسەوە دەکەن کە لە هەفتەی یەکەمی شەڕدا بۆرسای ئەمریکا 1 تریلیۆن دۆلار زەرەری کردووە هەر لە بۆ هەندێشەوە دیارە دۆناڵد ترامپ ناچار دەبێت ئەو هەموو درێ بکە هێشتا دانوستاندن دەستی پێ نەکردووە ئەڵێ گۆتوبێژێکی زۆر خۆشمان ئەنجامدا زۆر سەرکەوتوو بوو بەڵێ یعنی قیمەتی نەفتیش هاتە خەڵ بەڕاستی لەگەڵ ئەو لێدوانەی ترامپ قیمەتی نەفت هاتە خەر پترۆل هات ئەرزان بوو بەڵام دووبارە چوەتە سەرەوە من بۆی پێم وایە یعنی ئەم شەڕە ئیتر ڕەهەندی تر ئەگرێتەوە ئەتوانین نیقاش لەسەر ئەوە بکەین یعنی دەرەنجامەکانی ئەم شەڕە دەبێتە چی یعنی تر ڕژێمی ئیران دەگۆڕێ ناگۆڕم پێم وایە ناگۆڕێت لە پێش ئەوەی کە شەڕ دەست پێ بکرێ کە ئیتر لێدانی ئیران ببوو ڕۆژەوێکی گەرم من دەمگۆ
ئێران ڕژێمی ئیسلامی ئێران ئەگەر بشکەوێ پاسدار ئەچێتە شاخ شەڕی چریکی گەڕی لە بەڕێوە دەبێت. ئێستاش قناعەتی من وایە، ئێستاش قناعەتی من وایە، یعنی ئەگەر بێتەوە ئێران لە بواری شەڕدا شکست بخوا هێزێکی زۆر گەورە وادا بنین 1 ملیۆن هێزی ئەمریکا و ئیسرائیل بچێتە ئێران، خاکی ئێران داگیر بکە، ئەگەر نەتوانن شارەکان بپارێزن ئەچنە شاخەکان لەوێن دەری شەڕی گەڕی لە دژی ئەمریکا بەردەوام دەکەن. هەر نیزامێکیش بێتەوە قبوڵی ناکەن، هەر نیزامێکیش بێتەوە ئەوان لە بەرەو لە دەروەی ویلایەتی فەقەی ئیتر گەشتە ئەمە رووسیا و چینیش لە ژێرەوە چەک و تەقەمانیان بێدەدەن. پاکستانیش من بۆ ئەوە نمونەی ڤێتنامم هێناوە و ئەوەی کە لە ڤێتنام دووبارە بوویتەوە، ئەوەی کە لێ ڤێتنام ڕوویداوە لە ئێران دووبارە دەبێتەوە. ئایا ئەمریکا ئەم خەڵەتێ دەکا یان نا؟ وەکەتریش کاکەوە بە تەماشا بکەن، یعنی ئەمریکا لە کوێ شەڕی قازان بردوتەوە؟ ینی کا شەڕێکی بردوتەوە لە تاریخی ئەمریکادا نییە. ئەوەی کە ئەو شەڕێکە بردوتەوە شەڕی دژی نازیەکان بوو، ئەوی ستالین ئەم شەڕی بردەوە، جەیشی سووری سوپای سووری بەرلین ستالین گرتی. بەێ دوای وەکوتر ئەمریکا بەڕاستی لە شاردا شکستی خواردووە. ئیتر ئەمە مە لایانی عسکەری وایە، ڕای سەربازی وایە. من پێم وایە ئەمریکا لەمەدا ئەگەر ئەمریکا بتوانێت لە خلالی ئەم دە ڕۆژەدا لەگەر ئیران بگاتە ئەنجامێک، لەوانەیە ئەمریکا لەو زوڵکاوی شەڕە ڕزگاری بێت. ئەگەر نە درێژایەکەش ئێران ئامادەیە شەڕ درێژ دەبێت. وەکو باسم کرد پێشتا ڕۆژێ دوو بوومبە بتەقێنێتەوە، 2 ڕۆکەت بنێرێ بۆ ئیسرائیل بەسە، 2 ڕۆکێت بنێرێ بۆ وڵاتانی کەندا و بەسە. یعنی وڵاتانی کەندا و ئیتر وەکو لە سەرتا باست کرد قەتەر و خەریکە دەکشێتەوە. تورکیا ئەندامی ناتۆیە هەر بێلایانی خۆی نیشانداوە. بەڵام پێم وایە دەرەنجامی ئەم شەڕە لە دوای ئەمە ڕەهەندی تر دێنە پێشەوە، بەوە ناوەستێ. یعنی ڕەهەندەکان ئەگەریان چیە ئیتیفاقی ئەبراهامی بە تەواوەتی تێک دەچێ نامینێ، ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ستاتویەکی لەدەست ئەدا، دۆلار ئیتر بازرگانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی بازرگانی نەوت بە دۆلار ناکرێ، بە پارەی دیکە دەکرێ. پێشبینی چێ لە بۆ کاک سدیق؟ ئێستاکە ئەمە هەیە، یعنی منزومە یامژی ڕێکخراوی بریکس هەیە، شانگهای هەیە، ئەوانە هەم بەدیلی ناتۆ و بەدیلی بازاری ئەوروپان، بەدیلی ناڵم ئەوروپا بەدیلی ڕۆژئاوان. ئێستاکە لە نێوان ئێران و سین تجارەتێکی زۆر گەورە هەیە. یعنی ئەگەر هاوکاریەکی سەربازی چەکی تەکنۆلۆژیک پێشکەوتوی چین بۆ ئێران هەبێ بە بەڵاش ناکە. ئێران ئێستا کە حالیان 150 میلیۆن بەرمیل پترۆل ڕەوانەی ئاوەکانی چین کردووە. لەوێن دەرێ چین لە بەرەبەرەوە چ دەکا؟ یا پارەی چینی بەکاردن یۆن بەکاردێنن، یاخود لە جاتی ئەمە چین خزمەتی تری پێشکەش ئیران دەکات. ئیتر ئەمە چەکە، ئەمە نازانم ژێرخانی ئابووریە لە ئێراندا، تەنیا بە پارە نییە. ئەو پترۆل ئەداتە سینیش لە جاتیەوەی کە پارە بدا دێ لە ئێراندا سەرمایە گوزاریەکە، لە ئێراندا ئیشەکە. یعنی تر ئەمە بەو لایە ڕۆیشتەوە. بە قناعەتی من ئەم شکستی ئەم شەڕە حتا ئەگەر یعنی نەڕوخانی کۆماری ئیسلامی ئێران لە ئێران شکستی پەیمانی یانجی هاوپەیمانی ئابراهامە کۆتایی دێت. ئەمە کۆتایی دێت. و ئەگەر ڕەهەندێکی تریش پێم وایە ئەوەیە ئەگەر ئیسرائیل سەر بکەوێ، ئەمریکا و ئیسرائیل سەر بکەوێ، ئیتر ئەمە کێشەیەکی زۆر گەورە بۆ تورکیا دروست دەبێت. چونکە ناکۆکی زۆر قوڵ لە نێوان ئیسرائیل و تورکیا هەیە، هەم لەسەر مەسلەی سۆماڵلاند کە تورکیا لەوێ لە سۆماڵ سەرمایە گوزارێکی زۆر گەورەی کردووە و ئێستا کەس تورکیا لەمە زۆر دیگەرانە کە ئیسرائیلش لە سۆماڵلاند هەیە و هەمیش لە قوبرس.
چونکە خەریکە ینی خەونەکانی تورکیا لە دەریای سپی تەواو خەیاڵەکانی تورکیا هەموو دەشکێن ینی هەموو هەوڵەکانی تورکیا دەبنە خەیاڵ دەبنە خەون لە ڕۆژهەڵاتی دەریای سپی و لە دەریای سپی بە تایبەتی لە دەریای ئیجە کە تورکەکان ئەگە پێڵێن و ئێرەی زمانی بخۆشمان پێڵێن ئیجە و هەمیش لە ڕۆژهەڵاتی دەریای سپی کە قوبرس و ئەم منتقەگرێتەوە ئەمە ڕێڕەوێکی زۆر گرنگە پۆتین و ئەردۆغان پێشتر حسابێکی زۆر گەورەیان لەسەرمان کردو ئەمە شکست دەخوا حالیان شکستی خواردووە یعنی حتا ئێستاکە ئەگەر بڵێ تورکیا چۆن تەماشای ئەو بابەتە دەکاتەوەتە تورکیای ئەندامی ناتۆ قاسێکی بەستراوەتەوە بە پوتین و رووسیا قاسەکەی دیکە بە ناتۆ بەستراوەتەوە لەسەرەوە گوێن بە ئیسرائیلەدا لە ژێرەوە بازرگانی لەگەڵ دەکات تورکیا پێش ئێستا کۆمەڵێک ڕۆژنامەنووس و شرۆڤوانی تورکی و لە دەرەوەی تورکیا باسییان لەوە کرد کە تورکیا کەوتۆتە ناو شەڕەکە یعنی کەوتۆتە ناو بەرەی ئەمریکا و ئیسرائیل دژبە ئێران بەڵام لە کردەردا تەماشا دەکەی شتێکی وە یعنی لە کردەردا ناڵێ بەڵام لە نیەتدا شتێکی وە زەحمەتە ببیندرێ وانە ئێرە تورکیا خۆی بێلایەنی پیشانداوە ئێران نایەوێت تورکیا بکاتە هەدەف حتا ئینجیلیک و کورێجیک کە کورێجیک ئێستاکە مرکزی هەر ئاساسیە بۆ پاراستنی ئیسرائیل ئەمە هەمومان دەزانین یانی هەمیش لە بەرامبەر ئێران حالیان کورێجیک گەورەترین ناوەندی شەڕی ئەلەکترۆنی ناتۆیە بۆ پاراستنی ئیسرائیل لە بەرامبەر ئێران لە تورکیا ثانیە بە ثانیە دقە بە دقە کورێجێک ئەو زانیارانە ئەداتە ناوەندی ناتۆ لە ئەوروپا ناوەندی ناتۆش ئەداتە پێنتاگۆنیش ثانیە بە ثانیە ئەم زانیارانە دەتاتە ئیسرائیل ئێران ئەمە دەزانێت لێ نادە هەتا ئێستا لێ نێداوە چەند موشکێکی ڕەوانە کرد ئەمە هەڕەشە بوو ینی بە ئێرانی تورکیا گوت ئەگەر ڕاستە خۆ بەشداری ئەم شەڕە بن ئەمە لێتان دەدەیت بەڵام دوێ ئەمە بە دیالۆگ و ئەمانە چارەسەریان کرد لایەنی تر ئێستا پترۆلی ئیسرائیل لە ئازربایجانەوە لەسەر تورکیا دەرباز بێ بۆ ئیسرائیل ئێران ئەوە باش دەزانێت چەند تەیارەی چەند فڕۆکەی ئیسرائیلی دەچن لە ئێران ئەدەن هەموو بە بنزینی ئازربایجانە لە ئازربایجان چێت تورکیا لە تورکیا چێتە ئیسرائیل یعنی من وردەکاری تریش هەیە نامەوێ بکەمە ناو وردەکاریانە لە مەسەلەی وابزانم بنزینی خۆشمانی تێدایە پێدەچێت تێدا هەبێت ها ئەمە تورکیا تا ئێستاکە ئەم لایەنەی گرتووە ینی لایەنی دیبلۆماسی گرتووە کە هەوڵەدا لەگەڵ ڕێگای پاکستان و لەگەڵ میسر و حتا قەتەر و ئەمانە هەوڵی دیبلۆماسیان چڕ کردوەوە کە شەڕە ڕابگرن چکە بڕاستی بە هەر شێوەیە یەکلابوونەوەی ئەم شەڕە بەزەریری ئێران یا بەزەری ئیسرائیل بەزەری تورکیا تەواو دەبێت وەکو باسم کرد بەزەری ئیسرائیل تەواو بێ ئەوە ئیسرائیلی دی ئەبێتە زلهێزێکی گەورە لە شەرق ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوێ بە کەس نادا تورکیا بە حسابەوەی هیچ حسابێک بۆ تورکیا ناکە قوبرس لەدەست تورکیا دەردەچێت ئێستا کە وڵاتانی ئەوروپا هەر هەمویان گەمی جەنگی خۆیان بردووە لە دەوروبەری قوبرسیان داناوە بۆچی بەتەمای ڕێڕەوی قوبرسن بۆ گازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرێمی لاوەند کە زۆرترین گازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوەیە لە دوای ئێران و لە دوای رووسیا ئەمە لایەنێکە ئەمە تورکیا لەوێندەری تر تووشی گرفتی خۆیە بێ ئەوە ئەگەر ئێران لەم شەڕەدا تێک نەچێ و بمێنێتەوە ئیتر کەندا و ئەکەوێتە ژێر ڕەحمەتی ئێران کۆماری ئیسلامی ئێران وڵاتانی کەندا و کۆنتڕۆلە کاکاکە هەم لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە هەم لە ڕووی جیۆستراتیجیەوە کۆنتڕۆلەکە وەکو باسمان کرد جنابشت باس کرد ئەوە حوسیەکان بابل دەردەگرن و ئێرانش تانگەی هورمزی گرتووە پترۆلی ئەوان لەکوێوە دەچێت بۆ دنیا ناچێت کێ دێتە ئاراوە لێرەدا
ئێران دەڵێ ئێستا ئێوە حتا ئێستا لەژێر ڕەحمەتی نەتانیاهو بن ئێستاکە لەژێر ڕەحمەتی مندا بن بە پشتیوانی کێ بە پشتیوانی چین بێگومان دەزانین ینی هەوڵێکی چین لەو بارەوە زۆر بەهێز هەیە چین دەیەوێ کە ئێران و سعودیا لە یەکتر نزیک بکاتەوە ئێران و کاندا و لە یەکتر نزیک بکاتەوە یعنی ئەمە بەڕای لێرەدا تورکیاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبڕێ یعنی ئەو کە خەیاڵی کە تورکیا خاوەنی میراسی عوسمانیەکانە و لە کەندا و نازام یەمەن و کوێ قسەی ئەڕوا و بازرگانی ئەکا و چۆن بیاوێ ئەوها پترۆڵ ڕێک دەخا و بازرگانی گازی سروشتی دەکە ئەمە هەموو لە دەست تورکیا دەرەچێت هەر لە بە هەندێش باڕس سوورەجی یانیش تێرۆر ئاراندرمە سوورەجی دەست پێکردوانە بەێ بۆ ئەوەیە پرۆسی باشە کاک سدیق کاتمان کەمماوە بە بینە سەر کوردستان ئێمە دەزانین 6 پێشمەرگەی بێتاوان شەهید بوون 30 پێشمەرگەی بێتاوان بریندار بوون و ئەمڕۆ کەش ماڵی نێچیروان بارزانانی لە دۆک بۆمبا باران کرا لە هەردووچیان ئێران سوپای پاسداران مححکومی دەکەن یان داوای لێبوردن دەکەن یان ئەڵێن بەغەڵەت بۆ یان ئێمە نین بەڵام یەک ڕاستی هەیەک کاک سدیق ڕاستیەکانیش هەمویان تاڵن یعنی لە مێدیەکانی باشوور تەماشایان دەکەم بەشی زۆریان هەمیان ناڵێن بەڵام بەشی زۆریان مێدیا گەورەکانیان بەڕاستی وا دەزانی مێدیای ئیسرائیلیا مێدیای ئیماراتیا بەڵام بە کوردی قسە دەکەن گاڵتەکردن بە شیعە ئەوڕۆنیە گاڵتەکردن بە عەرەب ئەوڕۆنیە گاڵتەکردن بە قەزیەی فەڵەستینیش ئەمڕۆ نییە و ئەمانە هەر هەمووی ئێران ئازار دەدا و لە هەمان کاردا یعنی ترامپ و نەتەنیاهو چین جەژنی نەورۆزت پیرۆز بکەن ئەتو ڕۆژێ 6,000 بکەی هەواڵ لە تەلەڤیزیۆنەکەتدا تەلەڤیزیۆنێکی کوردیم بینیوە نزیکی سەرۆکە 6,000 کردی هەواڵ کە بەڕێز سەرۆک نەتەنیاهۆ نەورۆزی پیرۆز کردووە ئەو جارەش ئێستاکە ئێران لێمانەدا لێدانی ئێران هیچ مەشروعیەتی پێنادەم بەڵام جیۆپۆلەتیک شتێکی زۆر کافر و بێ ئامانە لە جەنگی جیهانی دووەمیندا بەلجیکا دەویست بێلایەن بێ پاشان ئەڵمانیا و بەریتانیا پێیان گوت خوێڕی ئەتۆ چی بێلایەن بی پاشایەکەیان برد ڕزیل و ڕیسویان کرد ئەڵمانەکان لە ئەڵمانیا ئەسیریان کرد بەریتانیەکانیش حکوومەتی بەلجیکایان برد ڕزیل و ڕیسویان کرد لە بەریتانیا حەپسیان کرد هەتا جەنگەکە ڕاوەستا ئیتر بەلجیکا لە نێوان بەریتانیا و ئەڵمانیەکاندا ئیتر پارچە ببوو یعنی جەنگە جیهانیەکان جەنگە گەورەکان جەنگی وڵاتە گەورەکان لە بۆ بچووکەکان زۆر هەستیارە و دەبێ بچووکەکان زۆر هۆشیارە نەبن لەو بارەیەوە پەرسپەکتیڤی جەنابەت چییە؟ وڵا خاڵێکی زۆر هەستیارە ینی هەرچەندە کاکنی چیروان بارزانانی سەرۆکی حکوومەتی سەرۆکی هەریمی کوردستان پەیوەندی لەگەڵ ئێران کردووە لەسەر مەسلەی شەیدبوونی پێشمەرگەوە و بریندارانە کە وتیانە بە هەڵە بووە بەڵام یەک خاڵی گرنگ هەیە لێرەدەم دەمەوێت ئاماژە پێ بکەم پێم وایە حکوومەتی هەریمی کوردستان دەبێ پاکسازیەکی جدی بکە لەکوێ لە نێو چالاکی دەستگا هەواڵگریەکان ناوبێنم ئەی لە میدیاکانیدا بڵێ ئەدی لە میدیاکانی ینی من ئەمە یەک ئاماژ دوێن پێ بکەم ینی دەستگا هەواڵگریەکان لە هەریمی کوردستان هانیانی بەبێ ئیرادەی مەهان لە هەمووی دنیا هەن لە تورکیاش هەن لە بەلجیکاش هەن لە هەموو جێگا هەن یعنی هەبوونی چالاکی دەستگای هەواڵگری وەکو شێر پەنجەیە تو ناتوانێت ڕێدەبری بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری خراپ هەیە لەسەر ڕەوشی ئاسایشی هەرێمی کوردستان چ لایەنێکن ئەبێ هەریمی کوردستان ڕێگە بەو چالاکی ئەولانانە نەدا نامەوێت ناوبێنم دەزانم دەبێت ڕێگە بەولانە نەدەدا چکە ئەمە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و لەسەر ئاسایشی خەڵکی هەریمی کوردستان مەترسیەکی گەورە دروست دەکەن من چەند جارە وتمە و دوو بارەشەکەمەوە بۆ هەموو سیاست مەدارانی کورد و بۆ سەرۆکەکانی کورد کاکە ئیسرائیل نەیتوانێت لە بەرامبەر ئێران خۆی بپارێزێت تا ئێمە بپارێزێت کاکە ئەمریکا نەیتوانێت گەمەکانی خۆی بپارێزێت هەتا ئێمە بپارێزێت نەیتوانیوە هاوپەیمانەکانی خۆی بپارێزێت هەتا ئێمە بپارێزێت کەواتە حەقەتەن
دەبێت ئێمە بێلایەن بین نە لەگەڵ ئێران شەڕی ئەمریکامان پێ دەکرێت نە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا شەڕی ئێرانمان پێ دەکرێت پاشان ئێمە لەگەڵ ئێران جیرانی کاکە هاوسەینە دراوسەینە بمانەوێ وایە و نەمانەوێ وایە ئەم لە سەردەمی شاهینشاهیشدا ئێمە پەیوەندیمە لەگەڵ ئێران هەبووە لە سەردەمی کۆماری ئیسلامی ئیرانیشدا هەرێمی کوردستان پەیوەندیان لەگەڵ ئێران هەبووە و ئەگەر سبەینێ دەوڵەتێکی ترش دروست بێت دیسا ئەو پەیوەندیە بەردەوام دەبێت چکە تۆ دراوسەی تۆ ناتوانانی ئەمە ڕەت بکەیەوە ئەمە لایەنێک لایەنی تر ئەبێ ئێمە لە چوارچێوەی عێراقدا خوب پارێزین ئێمە دەوڵەت نین یعنی ئەو ململانێ و ناکۆکیانە لەگەڵ حکومەتی عێراق زەرەر بە هەرێمی کوردستان دەگەێنێ لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی دیبلۆماسیشەوە و لە ڕووی ئاسایشیشەوە زەرەر بە حکومەتی هەرێمی کوردستان دەگەێنێ یعنی ئەمانە هەموو پەیامن لەکوێ دێنێ ئەو پەیامانە بەڕاستە بێت تێ بکەین بینیمان لە ناو ئێراندا دەستگای موساد لە ناو خودی تەهراندا لە ناو خودی جەرگەی دەسەڵاتی ئێراندا ئەوەی دزەی کردووە ئەوە چۆن کوژرا سەرۆکی حەماس هەنیە چۆن کوژرا خۆ بە تەیارە لێ نەدرا لە ناو ئێراندا لێدرا کێ کردی موساد کردی ئێکەواتە کێ ئەڵێ ئیسرائیل نایەوێت کە شەڕی شیعە و سونە دروست بکە ببورن شەڕی کورد و شیعە دروست بکە دەیەوێ من ئەو پەیامەم بۆ کاکنی چیروانە کاکنی چیروان بارزانیە چکە خۆی لە مەسلەی سیاسی و دیبلۆماسیدا کەسێکی وریایە بەڕاستی ئەبێ ئەمە بەجددی وەربگیرێت هێڕشکردنە سەر ماڵی کاکنی چیروان بارزانی خەتەرێکە یانی دەیانەوێت شەڕی کورد و شیعە دروست بکەن کێ ئیسرائیل دەیەوێ کێ موساد دەیەوێ حتا ئەمە ویستیان لە مەسلەی کەرکوک لە دوای ڕیفراندۆم دروست بکەن ئەو کاتیش دەستی موساد و میتی تورکیا تێدا هەبوو و کاتیش نێچیروان بارزانی بزر بوو لەناو ڕیفراندۆمدا ئەمنجێ و پەنجەی نێچیروان بارزانیم ئەلحەق نەبینی من لە ئەنگرێکی تایبەتی خەتی نێچیروان بارزانی نیم بەڵام لە سەردەمی ڕیفراندۆمدا من لە دوانەی نێچیروان بارزانیم نەبینی چالاکێکی نێچیروان بارزانیم نەبینی و دیار بوو کە نێچیروان بارزانی هەستی ئەو کاتش هەستی بەو مەترسی کردبوو کاکنی چیروان لە دوای بارگرزیەکانی دوای ئەنجامەکانی ڕیفراندۆم کاکنی چیروان ڕۆلێکی گەرا لە هێورکردنەوەی هەلە ڕۆژەیەکی من ڕیفراندۆم لە هێورکردنەوەی ڕەوشەکە ڕۆلی هێرا بۆی ئەبێ کورد ئەمە لەمە شیار بێ ینی دروستکردنی شەڕی کورد و شیعە کارەسات بۆ کورد دروست دەکا و کارەسات بۆ عێراقیش دروست دەکا ئیسرائیل ئیسفادە لێ دەکا ناکە ئەم ناکە ئیسرائیل لەو شەڕی ئیسفادە ناکە بەڵام لایەنی تر هەن کە ئیسفادە بکەن بۆیە میتیش لەوانەیەوە بکە سبەینێ ئەگەر شەڕ لە نێوان شیعە و کورد دروست بوو لەوانەیە پێویست بە مداخلەی تورکیا بێ لێ ناگەڕن ئێران بێ مداخلە بکە ئەم شەڕ ڕابگرێت بەڵام بە تورکیا لێ وەرە تۆ ئەو منتەقەی کۆنتڕۆل بکە بە کورد و شیعە چتر یەکتر نەکوژن پاشان مەترسی گەڕانەوەی سونەش هەیە لە عراقدا ئێمە ئەوە دەوڵەتی نیۆ ئەمەوی لە سووریا لە تەنشتمانەوە دروست بوو و وڵاتانی کەندا و کەم نین پارەشیان کەم نیە هێزیشیان کەم نییە تورکیاش لەسەرەوە هەیە مەترسی سونیەکانی عراقیش هەیە و چاویان لەوەیە کە چەند ساڵە کوردەکان و شیعەکان لەسەر حکومن 30 ساڵە ئەوان دەچەوسێنەوە وەرە بە سونیەکان لە ناخۆیاندا و ئەوە دەکەن ئەڵێن ئەوەی دەوڵەتی عراقی لە مەرکەزیەت گۆڕیوە بۆ لا مەرکەزی کوردەکان شیعەکان هەردووچیان دەبێت بەلاوە بنرێن دەبێت سونیەکان بگەڕێنەوە سەر دەستەڵات واتە باس لە گەڕانەوەی سەدامێکی دیکە دەکەن بێگومان ینی هەواڵەکان باسییان لەوە کردووە کە پاشماوەی بەعس لەگەڵ حکوومەتی شام دانیشتون و ئەمەش وەکو ئیزافە بۆ قسەی جەنابەت چەند ڕۆژێکە ئەمریکا ئیتر تارەکانی ئەمریکانە ئیسرائیل ئەمە نازانم ینی بەس وا بزانن ئەمریکانە لە حەشتی شعبیەدەن لە مووسڵ و لە کەرکوک پێدەچێ دوێنێ شەوەش بەرنامەیەکە بۆ ئاماژەم پێکرد ئەمڕۆ کەش ئاماژ دەمێ پێ بکەم پێدەچێت کە حەشتی شعبی لە
مووسڵ و لە کەرکک دوور بخەنەوە داعش بگەڕێنەوە. داعش زۆرە، یعنی ئێستا کە بیانەوێ ئەتوانن لە سووریا حتا 20,000 چەکداری داعش ئاسا شەر نییە هەر داعش بێ جیهادیست تەروریست لە سووریا ڕەوانەی هەرێمی کوردستان لەوانەی خەتی ناوەڕاست بکەن، یعنی خەتی ناوەڕاستی بڵێ ناوەڕاستی عێراق بکەن. ئەمانە هەن و زۆریشان عەرەب نین، فقط هەدەفیان جیهادە، کوشتنە، خەڵکی بیانین لە ئاسیای ناوەڕاست و لە ئەفریقا و لەکوێوە هاتوون لە ئیدلیب ئێستا کەش نزیکەی 20 حتا 24,000 چەکداری کە هیچ حساب بۆ شامیش ناکەن بۆ ئەحمەد شەرعیش ناکەن لەوێن دەرێ ئامادەنە. کێ لە پشتەوانە؟ یعنی هێزە تاریەکان لە پشتن. کێ ئەحمەد شەرعی کردە دەسەڵات لە شام؟ ئەوان لە پشت ئەو گروپانش. یعنی ئەگەر حەشتی شعبی لە مووسڵ و لە کەرکوک زعیف بکرێ لێ بدرێ کۆنتڕۆلەکە دەستی حکوومەتی عێراق نەمێنێ، حکوومەتی عێراق کۆنتڕۆل لە دەست بدە، زۆر بە ئاسان ئەتوانن ئەو هێزە بینەوە. کێ شەڕی ئەوانە دەکا؟ پێشمەرگە ئەم شەڕە دیسان ماڵوێرەنە بۆ پێشمەرگە دەمێنێت، بۆ کورد دەمێنێتەوە. حەشتی شعبیش کە ئەمریکا لێ ئەدا و ئیسرائیل لێ ئەدە توانای شارکردنی نەبێ، مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە، با کەس خۆی هەڵ نەخەڵەتنی لەو نقطەدا. وەڵا کوردە ناسیۆنالیستەکان ئاهەنگیانە کاتێک بۆمبایەک لە حەشتی شعبی دەدرێت لە ئەوان مەسەلەی پشتپەردە و بەر لێکەوتە استراتیجیەکان قەت نابینن. باشە ئەمە هەندێک ئەو کوردە ناسیۆنالیستانە کە مەسلەی سیاسی و جیۆستراتیجی و جیۆپۆلیتیکی تێناگەن و بە هەست و نەستی خۆیان ڕفتارەکەن، ئەمە شتێکی ئاساییە. بەڵام من بۆ سیاست مەدارەکانەوە بە ئاسایی نابینم. ئەبێ سیاست مەدارەکان لێرە تەدبیرە وەربگرن. بۆیە ئەبێ ئێمە لە چوارچێوەی عێراق دیسا ئەگەڕێمەوە سەر قسەی پێش سەرەتایی، لە چوارچێوەی عێراق بتوانین خۆمان بپارێزین و بێلایەن بین. تەماشای کە سیاسەتی عێراقی سیاستێکی حەکیمانەیە، معقولە، بێلایەنە. یعنی ناچێت لە دژی ئەمریکا و ئیسرائیل شەڕ ناکە، هەرچەندە ئەڵێ مافی پاراستنی مافی ڕەوامان هەیە، یعنی خۆمان بپارێزین، بەڵام ناچێت شان بەشانی ئێران شەڕی ئەمە ناکە، شەڕی ئەمریکا و ئیسرائیل ناکە. ئەمە استراتیجی حکوومەتی عێراقە بۆ هەرێمی کوردستان شوە. ئەوەی تر کێشەکانی سیاسی و ناوخۆ ئەبێ حکوومەتی هەرێم بە زووترین کات لەگەر عێراق چارەسەر بکەوە، عێراقش دەرگەی چارەسەری بکاتەوە بۆ هەرێمی کوردستان. شکای یەکلانە نابێت، بە تایبەتی مەسلەی پترۆل، بە تایبەتی مەسلەی ڕەوانەکردنی نەفتی عێراق لە ڕێگای هەرێمی کوردستانەوە لە ڕێگای کەرکووکەوە. ئەمە ئیتر بێ واز لەمە بێنین، ئەمە بەشی منەوە و بەشی تۆیە، بەشی من زۆرە و بەشی تۆ کەمە، یا بەشی تۆ کەمە ئی من زۆرە، یا بە پێچەوانەوە. یعنی ئیتر عێراق لە خەتەردایە، هەرێمی کوردستان دەکەوێتە خەتەر بەو شێوەیە. یعنی بەو گەمەیە هەرێمی کوردستان دەکەوێتە خەتەر. من پێت بڵێم، یعنی ئەگەر سبەینێ ئیسرائیل بکشێتەوە، شکست بڵێن لە نەتیجەدا شەڕەکە نەبنەوە ئەمریکا و ئیسرائیل، ئێران کێڵە ئێران ناچێ چەند وڵاتی کەندا و داگیر ناکە؟ ئێران تهدید دەکا ئەگەر ئەمریکا بێت خاکی ئێمە داگیر بکە، ئێمەش ئەچین چەند شوێنی وڵاتانی کەندا و داگیر دەکەیت. ئەو کاتە تورکیا ئاڵێ چی؟ تورکیا ئاڵێ باشە ئەنگۆ ئێمە ڕێککەوتنی 1936مان هەیە، بەپێی ئەو ڕێککەوتنە لەگەر عێراق و بریتانیا کردووەن، ئێمەش دەین ویلایەتی مووسڵ ئەگرینەوە. کێ ئاڵێ ئەم گەمەیە جێبەجێ نابێت؟ کێ ئاڵێ ئەم سیناریوە جێبەجێ نابێت؟ یعنی هەندێک سیاست مەدارەکانی ئێمە سەرکردەکانی ئێمە بەڕاستی ئەبێ بەو شێوەیە سەیری مەسەلەکە بکەن. ئەوانەی تر ڕۆژنامەنووسێک چه ئەنووسێ، نازانم وڵات پارێزێک نیشتمان پەرۆزێک چۆن هەست و سۆزی خۆی نەتەوەیەتی و کوردایەتی و ملیەتێتی کوردایەتی دەردەخا با دەربخات. بەڵام ئەمە بەمە ڕزگار نابین کاکە. من حتا چەند جارێکەش ئەڵێم ئەمریکا خۆی نەپاراسوێت تا من بپارێزێ، ئیسرائیل خۆی نەپاراسوێت تا من بپارێزێ. ئیسرائیل توانیوە تەلەبی بپارێزێ حتا من لە هەولێر بپارێزێ؟ نەیتوانیوە. بینیمان لە ڕۆژاوای کوردستان چ لە خوشک و برایانی ئێمەیان کرد، چ لە هاو نیشتیمانی و هاوخوێنی ئێمەیان کرد، فرۆشتیان. ئێستاش گەمە پێ دەکەن، ئێستاش
22,000 شەهیدیاندایە گەمە پێ دەکەن یاری بەو شەهیدانە دەکەن ئەمریکا و ئیسرائیل ینی کورد دەرس لەوانە وەربگرین ینی منیش وا بیرم دەکردەوە ئێتر لە دوای 75 تا ئێستا زمانێکی زۆر ڕۆیشتەوەکو ئەڵێن لەژێر ئەو پردەدا ئاوێکی زۆر ڕۆیشتووە لە بیرمان کردووە دەی ئەو ڕۆیشت بەڵامەوە ئەوەی دوێنەیە ئەوەی دوێنێکەیە زۆر نییە بۆیە من ناڵێم کورد لە دژی ئەمریکا و ئیسرائیل دەرکێ ئەسڵن بەتایبەتی لەگەڵ ئەوروپا بەتایبەتی لەگەڵ ئەوروپا کورد ئەبێ پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەوروپا بەهێز بکە بەتایبەتی فەڕەنسا ئەڵمانیا بریتانیا نێزیکی کورد نابێ استراتیژی بریتانیا وایە سیاسی بریتانیا وایە نێزیکی کورد نابێ بەڵام کورد ئەبێ لەگەڵ یەکەتی ئەوروپا پەیوەندی خۆی بەهێز بکە بچێت لە دەرگایان بدا ئەمە ئەسڵەن ئەبێ کورد لەبەم ئینتیزاری ئەوە نەکا کێ دەیباتەوە ئێرانیش بباتەوە ئێمە هەر لە خەتەرین ئیسرائیلیش بباتەوە ئێمە هەر لە خەتەرین با کەس خۆی هەڵ نەخەڵەتێنێ و دیسانش ئەڵێم ئەوەی کە سیاسەتی خۆی استراتیژ و تاکتیکی خۆی لەسەر ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران لە ئێران داڕێژێ تووش و شکەستە بێ یان بڵین بە شێوەیەکی تر بڵێن ئەوەی کە استراتیژی و تاکتیکی خۆی لەسەر بردنەوەی ئەمریکا و شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە ئێران داڕێژێ تووشی شکەستە بێ ئەبێ حسابی ئەمە بکەین هاوسەنگیەکی زۆر هەستیار هەیە ئەبێ کورد بتوانێت لەسەر ئەم هاوسەنگیە بەڕاستی یاری بکە مەجبورە چارە نییە ئەمە شەڕی مان و نەمانە ئەمە بۆ ئێمە شەڕی مان و نەمانە شەڕی کێ سەرۆکە کێ گەورەیە کێ بەهێزە کێ چەند پارەی هەیە کێ زیاتری بردووە شەڕی ئەمە نیە شەڕی مان و نەمانە تەماشا بکەن سەرمایەی دنیا لە ئەبوو زەبی بوو ئیماڕات بوو چی لێ هات قیمەتی ئەو سەرمایە چیە هەموو ڕۆیشت بێکەلک بوو کەواتە بۆ ئێمە میلەت خاکی گرنگە خاک زۆر گرنگە میلەت زۆر گرنگە ئەمە لەسەر ئەمە ئەساسە ئەتوانین ببینینەوە لە دەرەوەوە ئەوەی کە ئیمکانی ئێستا لە دەستماندا هەیە ها پێشتر دەمانتوانین چمان بکردەوە مەسەلەیەکی ترە ینی نەمان کردووە ئەمە بەڵام لەسەر ئەو هەڵانەی ڕابردووە بێ بەردەوام نەبێت بەڕێز سەدیق حەسەن شکری زیاتر لە سەعاتێکە قسە دەکەین زۆر 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 سوپاس دەکەم ئەگەر شتێکت نەمابێ شڕۆڤەکانت تەحلیلەکانت ئانالیزەکانت وا بزانم بە تەنیا دڵی منی خۆش نەکرد دڵی بینەرانیشی خۆش کردووە زۆر زۆر سوپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بووی لە کاتی خۆت بڕی و کاتت دابێ ئێمە سوپاس بۆ تۆ داوای لێبوردن لە بینەرانی شەکەن کە نیقاشەکانمان زۆر درێژەکەن لەوانەیە ماندوومان کردبن داوای لێبوردن لەوان دەکەم نا باوەڕ ناکەم بینەرانیش پێیان ناخۆش بێ لەبەر ئەوەی جەنابەت ڕۆڵێکی زۆر گەورەت هەیە لە ئانالیزکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە قوڵی دەچە ناو بابەتەکان بەڵێ بینەرانی هێژە زۆر زۆر سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش شەوگارێکی خۆش بە هیوای ئاشتی و سەلامەتی بۆ هەمووتان هەربژین سەرکەوتوو